ڕێوشۆنەکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامن. بازاڕەکان داخراون، پشکنینەکان بەردەوامن، ڕێوشۆنەکان تونتر کراونەتەوە. گەرچی هاتوچۆی ئۆتۆمبیل قەدەغە کراوە، بەڵام خەڵک لە ماڵەکانیان دەردەچن. خەڵک ترساوە و زۆریش دەترسێت. خەڵک لە دڵەڕاوچێدایە و نەخۆشیەکە مەترسیدارە. ئێمە وەکو خەڵک داوا لە لایەنە ئەمنی و تەندروستەکان دەکەین خەڵک پایبند بکەن بۆ خۆپارێزی و تەندروستیان. لەسەر مەسەلەی نەخۆشی کۆرۆنا داواکارین لە خەڵک پابند بن بە ڕێنمایەکانی حکوومەتەوە لە ماڵی خۆیان دابنیشن. نەخۆشیەکان لەمانەوە لە ماڵ نەبێت کۆنتترۆل ناکرێت. مانەوە چارەسەری نەخۆشیەکەیە. ئیشەڵا داواکارین لە خوای گەورە ئەم نەخۆشیە میلەتی عێراق لە باشوورەوە بۆ باکوور نەگرێتەوە. مەترسی کۆرۆنا گەیشتووەتە ئاستێک، ئیشوکاری تەواو پەک خستووە. کاسبکارەکان هەمووان لە ماڵن، تەنها هێزە دەوڵەتەکان لەسەر جادەکان دەبیندرێن. ڕێگەی نێوان هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان داخراوە، سەر جادەکان چۆڵ و تاکوتەرا هاتوچۆی ئۆتۆمبیل دەبیندرێت. ئێمە وەکو کارمەندانی کۆڕک تلیکۆم لە زۆربەی شارەکان ئێشگریمانەیە بۆ ئەوەی بتوانین کە ئەو هاوڵاتیانەی کێشیان لە پەیوەندی یاخود سیمکارتەکانیان بۆ دروستە بێ کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و ئێستا تەنها ئێماین و بە هیوان بتوانین ئەم دۆخەش تێپەڕێنین و کاریگەری کۆرۆنا وەکو یەک لەسەر تەواوی ناوچەکان دەبیندرێت. بەو ناوچانەشەوە پێشتر دەستی یاسا کەمتر پێیان گەیشتووە و گرفتی لاوەزی ئەمنیان تێدا بووە. بەردەوامە چۆڵ نییە بەستر هەسەم قەرارات و خەڵک لە ماڵە بمێنێتەوە بۆ سەحەت و تەندروستی خۆی باش. کۆرۆنا تەنها مەترسی تەندروستی بە دوای خۆیدا نەهێناوە بۆ خەڵک، بەڵکو گرفتی گەورەی ئابووریشی لێکەوتوتەوە و ئیشوکار و جوڵەی بازرگانی بە تەواوەتی پەک خستووە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.